بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. باسکردنی خولەکان درێژە دەکێشێ بەڵام دەمەوێت دوو زانیاریتان پێ بدەم ئەمڕۆ کاویش لای هەمووتان ئاشکرایە بڕیارە ئینشاءڵڵا سبەینە تیر و پشتی وەرزی نوێی چامپیۆنز لیگ ئەنجام بدرێت کە هەمومان چاوەڕێی ئەنجامدانی ئەم تیر و پشکە نوێین و چاوەڕێەوەین کە بە شێوەیەکی جیاواز ئەو تیر و پشکە ئەلکترۆنیە بینین کە ئەنجامەدرێ. من زۆر کات ڕوونکردنەوەم ناوەتێ و لە پێش هەمووانەوانێ ڕوونکردنەوەم لەسەر یاساکانی چامپیۆنزیگی نوێن پێنیشاندان و باسی چامپیۆنزیگی نوێم بۆکردن و باسیەوەم بۆکردن کە شێوازەکەی چۆنەبێ. ئەمڕۆژ هەروەکو ئەبدەیتێ بۆتان باس دەکەمەوانێ. دەبینن ئاستەکان دیاری کراوە ئاسی تیپەکان. چامپیۆنز لیگ لە بریەوەی کە جاران هەشت کۆمەڵە بووە سەکراوە بە چوار ئاستەوانێ، یعنی کۆمەڵەش نا، بە چوار ئاست دیاری کراوە. لە ئاستی یەکەم نۆتی وجودیە، بۆ نمونە مانچستەر سیتی، ڕیال مەدرید، بەرشەلۆنە، چێڵسی، ئەمە لە نمونە پێ دەڵێم، بۆ نمونە لیڤەرپۆڵ، ئینتەر میلان، بایر میونخ، لایپزیگ، یانی ئاوە چەندیارێکی تر نۆ تیپمانەیە لەم تیپانە لە ئاستی یەکەمی چامپیۆنز لیگە. یەکێک لەم تیپانە دەردەهێنرێت لە قوڕعەکە، ینی بۆ نمونە لەم نۆ تیپەی یەکەم یەکێک لەم تیپانە دەرەکرێت، ئیتر مانچستەر سیتی، ڕیاڵە هەستی پێگا کە ئەم تیپەیان دەرکرد هەشت ناوەمێنێتەوە لە ئاستی یەکەم. جگە لەو تیپانەی کە هی ئەو وڵاتەیە کە ڕوبەڕووی یەک نابنەوانێت لە ئاستی یەکەمە، بۆ نمونە ڕیال مەدرید و بەرشۆنە لە یەکەمین یاریەکانە ڕوبەڕووی یەک نابنەوە لە قۆناغی یەکەمە. جگە لەوە ئەو هەشتیپەی تر دائەنرێت کاتێ ناوی ڕیال مەدرید دەرەکرێت، دوو تیپی لە نێوان ئەم هەشتیپە بۆ دەردەکرێت تا ئەوەی ڕوبەڕووی بێتەوە. وازەحە؟ دوو تیپی بۆ دەردەکرێت تاوەکو ڕوبەڕووی بێتەوە. بۆی لە ئاستی یەکەم ڕیال مەدرید لەگەڵ دوو تیپە یاریگایە، خود مانچستەر سیتی لەگەڵ دوو تیپە یاریگا کە بێگومان ئەو تیپانە تیپی زلێز و تیپی بەهێزن. ئەمە وەکو ئاستی یەکەم. دواتر ڕاژە کۆمپیوتەرەکەیتە سەر ئاستی دووەم. لە ئاستی دووەم کە نۆ تیپن دوو تیپی تر دەرەکرێت. لە ئاستی سێەم کە نۆ تیپن دوو تیپی تر دەرەکرێت. لە ئاستی چوارەم کە نۆ تیپن دوو تیپی تر دەرەکرێت. واتە پێوەرەکە لەسەر یەکەمەکان دەبێت، لەسەر ئەو تیپانەی کە لە ئاستی یەکەمدان بانجامدانی دوو یاری لەگەڵ ئاستی یەکەم، دوو یاری لەگەڵ ئاستی دووەم، دوو یاری لەگەڵ ئاستی سێم، دوو یاری لەگەڵ ئاستی چوارەم کە چواریان لە دەروی یاریگای خۆی، چواریان لە ناوی یاریگای خۆیەتی. قۆناغی یەکەمی چامپیۆنز لیگ بە کۆتا دێت و تیپەکانی یەکەم تا هەشتەم ڕاستەوخۆ سەر دەکەون و وانی دیکەش پاڵاوتنێکی تر دەکەن، پاشکۆی پاڵاوتن دەکەن وەکوی کە لە ئەوروپا لیگ ئەنجام دەدرێت. و دووە و تیپانشی کە لە 25 بەرەو سەرەوەن ماڵاوایی لە چامپیۆنزی یەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ. ئەمە وەکو بابەتی چامپیۆنزی کەوتم ڕۆژی پێنجشەممە تیرپشەکە ئەنجام بدێت. بابەتی مەرکاتۆش بەپێی یاسای یوفا و بەپێی بازاڕی گواستنەوەی یاریزانان یەکی نۆ دەرگای گواستنەوەی هاوینەی یاریزانان دادەخرێت. ڕەنگە کۆمەڵێک وڵات 24 کاتژمێر درێژ بکەنەوە یا 12 کاتژمێر درێژ بکەنەوە یاخود بارودۆخێکی تر، بەڵام لە یەکی نۆ ئیتر مەرکاتۆ دادەخرێت. دواتە هەفتەی داهاتوو مەرکاتۆ وجودی نەما بێ، هەموو تیپەکان یاریزانەکانیان ئامادە بن و هەموو تیپێ پێگاتی تاوی خۆی ئامادە بێ. ئەو جوڵەی کاکرێ لەم دوو ڕۆژەیە خیراکرێ. ئیتر ئەم دوو ڕۆژە متابعکردنی فابریسیۆ ڕۆمانۆ زۆر گرنگە لەبەرەوەی سەرچاوی گواستنەوەی سەرچاوی زانیاری گواستنەوەی یاریزانانە و لە هەموو گواستنەوەکان ئاگادارمان دەکاتەوە و ئاگامان لە هەموو دۆخەکانێتی. ئەمە سەبارەت بە مەرکاتۆژە کوتم دوو ڕۆژمان لە بەردەمامەوە کە مەرکاتۆ ئەنجامەدرێوێکی نۆ دەرگای گواستنەوە دادەخرێت. دێمە سەر باسەکەم کە بریتیە لە بەرشەلۆنە و بریتیە لە ڕکابەری ئەمساڵی ئەتلێتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید. لە دوو یاری ڕابردوو ژێمە باسی بەرشەلۆنەمان کردو، باسی خاڵە ئیجابیەکانیمان کردو. من ئێستش ینی کۆمەڵێک گاوڕێی ئەزیز هەیە ئەڵێ ینی لە مۆندیالە زۆرمان باسی ئەرجەنتین کرد، زۆر باسی شێوازەکانی سەرکەوتنی ئەرجەنتینمان کرد.
ئیتر هەریەکە و دانیش دەیبەستەوە بە وەسفی میسیەوە ئەیوەستەوە بە وەسفی مارتینێزەوە ئەیوەستەوە بە وەسفی هەچ کەسێکەوە من لە یەکێک لە بەرنامەکان بە جۆرێک شەرحم لە ئەرجەنتین کرد ئێستاش یانی و شەرحەم بۆ نێرنەوانێ هاوڕێیان وتم هیچ کەسێک بەقەی ئەرجەنتین ئامادە نییە بۆ بردنەوەی نازناوی مۆندیال یاخود هیچ تیپێک وەکو ئەرجەنتین ئامادەکاری بۆم پاڵاوەنتیە نەکردووە چۆن وتم چۆن وتم بە خوێندنەوەی من کاتێکا بەشداری مۆندیالی کرد بە ورەیەکی بەرزەوانێ یاری سعودیەی دۆڕان ئەم تیپە ورەی نەڕووخا ئەم تیپە تموحیە بوو ئامانجی گەورەیە بوو هاو یاری مەکسیکی لەو پەڕی سترێسا برداوانێت تاوان من لە یاری مەکسیک و ئەرجەنتین زوابزام زۆر جاری ژەمەم پێوتون لە یاری مەکسیک و ئەرجەنتین لەبەردەم یاریگای لوسێلا ئامادە بووم نرخی بلیتی و یارە گەیشتە $1000 دەوەرەقا کە بە هیچ جۆرە بلیتی وای تێدا نەبوو یعنی ئەمە یارەکانی دیکە کە تکتیکش دەکڕێەوە لەبەر دەرگا دەچووتە ژوورە بە $200 دەچووتە ژوورانێ مەگەر تکتێ زۆر گران بکڕیا $400 پێدا بەڵام سترێسی یاری مەکسیک و ئەرژەنتین هێندە بەرز بوو تکتی یارەکەی گەیشتە $1000 وتم هات یاری مەکسیکی لەژێرە و سترێسەیە کرد و بردیە و سەرکەوت هات یاری پۆڵندای کرد لە جێمی یەکەم مێسی پەنارتیکی فەوتان کە بامە حکومێ بێم تیپە بە وریکی ڕووخاوی جێمی دوم بێ بەشداری کە بەڵام جێمی دوم هاتن لە جێمی یەکەم چینوتر بوون بۆەوەی کە گۆڵ تۆمارکردن و بیبنەوە یاری ئوسترالیا هەمان سیناریۆ یاری هۆڵندا بە هەموو وەکارە تەوان لە دوای یارەکەی هۆڵندا و قسەیم گوتم بە هەموو پێوەرەکان ئەوە ئەرجەنتین ماڵاوی کردا چونکە تیپێ لە دەخولەکە گەڕانەوە بکە دایم لە کاتی زیاد کراوە دۆخی بە تەواوەتیەش لەژێ وا دەکات دەمونی تر تیپی بەرامبەر بخاتە بوونەوە بەڵام ئەرجەنتین لە ئیزافەکە زۆر باشتر بەرامبەر بە هۆڵندا دەرکەوە کاتێک چوونە پەنارتیاتەکان ئەرجەنتین بە کۆی گشتی مۆندیالەکە نۆ پەنارتی لێیە یەک دانایانی گۆڵ نەکرد پێم وابێ ئەنی ئەرجەنتین لە کۆی هەموو لەدانێ هەمووی گۆڵ کرد وە جگە لەو گۆڵ پارێزەکەی زۆرترین لە دانی سزای گێڕا ئێکەواتەم تیپە ئامادە بووم تیپە بە هەموو گەرەکان خۆی ئامادە کردو بۆ دۆڕان حازر بوو بۆ پەنارتیات حازر بوو بۆ ئیزافی حازر بوو بۆ بردنەوە لە کاتی یاسایی حازر بووە بۆ پەنارتی لێدان حازر بووە بۆ پەنارتی جێڕانەوە حازر بووە ئەم تیپە لە هەموو ڕوویەکەوە ئامادە بووە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ تیپ کە من بەلامەوە پەسەندەوم بە شتێکی گرنگجێزان بۆ بەرشەلۆنا چی گرنگە من ناڵێم ئەمە پەیوەستەکەمەوە بەرشەلۆنە ڕێگلێکی دەدەم بەڵام خاڵە ئیجابیەکانی بەرشەلۆنە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن سەریکە کۆنتترۆلی تۆپ دەوێ بەڵێ بەرشەلۆنە کۆنتترۆلی تۆپەوە بۆکە هەل دروستکردن دەوێ بەڵێ بەرشەلۆنە هەلت بۆ دروستەکە ئاڵوگۆڕی تۆپ دەوێ بەڵێ بەرشەلۆنە بە جوانی ئاڵوگۆڕی تۆپە پێکە بەڵام چی ماوە ئێستا ئەگەر دیقەت بدەن لەگەڵ بەرشەلۆنەی زێڕینا وەکو سیستماتیکەکە وەکو شێواز یاریکردنەکەم تیپە هیچ کێشەیەکی نییە زۆر پێرفێکتە و زۆر بەدڵی خۆی تەسەڕوفەکە و زۆر باش دەتوانێت کۆنتترۆل یاریکە ئیتر توی بە منەڵێ ئەڵێ یاری بلباو ئاسانە و یاری ڤالێنسی ئاسانە و یاری لە ڕاڤالیکانۆ ئاسانە بەخوا لای منم سیاری هیچی ئاسان نییە و هەرسێکی بە سێ یاری قورس دەزانم بەڵام ئێمە باز لەوە دەکەین وەکو شێواز یاریکردن هانزفلیک پەیامەکانی تەواو گەیانۆتە یاریزانەکانی و یاریزانەکانی بەرشەلۆنە بە تەواوی پەیامەکانی هانزفلیکیان وەرگرتووە ئەوەی کە ماوەتەوە نوقسانی بچووکە لەم تیپە نوقسانی بچووک ئەکەسە من باسان بۆ کەم کە دوایی چی دەبێ و چی نابێت ئەوەیە کە کاتێک تۆپ ئاڵوگۆڵ دەکرێت دێتە سەردابشکردنی تۆپێک لەوەی کە دبترێتەوە بۆ باڵەکان هەڵەیەک لە تەوزیعی تۆپەکەیە هەیە یاخودەوە تا تەمەرکوزی یاریزانی باڵی یێرشبەرێکە وەکو پێویست تۆپەکە وەرناگرێت ئەها نەختێکەم و کورتی بچووکە ئەینا وەکو سیستماتیکی یاری وەکو تەکتیکیەن وەکو تەکنیکی یاریزانەکان کێشەی ورد هەیە تەکنیک لەبەری بۆ ینی بینیتان شەوی ڕابردوو تۆرێز وەکو پێویست نەبوو لە باڵی ڕاست لە باڵی چەپی یێرشبەری باشە لە پاڵی چەپی یێرشبەری بەرشەلۆنە هات چی کرد هات ڕافینای لە پشتی لیڤاندۆڤسکی و یاری بە ڕافینا کرد هاو ڕافینای لابرد خستیەوە باڵی چەپ سێ شوێنی فێران تۆرێز و دانی ئۆڵمۆی بەشداری کرد لەو شوێنەی کە دڵخوازی خۆیەتی بەشداری بە ئۆڵمۆ کرد جا هاوڕێیان ئەگەر لێمان نیگەران نەبن شوێنەکەی ئۆڵمۆ شوێنەکەی مێسیە ئەو شوێنەیە کە مێسی سەرکردایەتی بەرشەلۆنی تێدا دەکرد ناڵێم ئۆڵمۆ مێسیە ئەڵێم ئۆڵمۆ لە شوێنەکەی مێسیە یاریەکە لە بەرشەلۆنە دەی بەرشەلۆنە کۆنتترۆلی تاوی تۆپی کرد
بەرشەلۆنە زۆرترین مەترسی دروست کرد هەر سەرەتای بەشداریکردنی یارەکە ئۆڵمۆ مەترسێکی دروست کرد کە بڕای منەوە لێدانی سزا بوو نەگیرار چەنە من نامێت لەسەر حاڵەتە داوەرەکان قسە بکەم بەڵام بە بڕای من ئەوەی دانی ئۆڵمۆ لێدانێکی سزای 100% بوو بۆ بەرشتۆن لە نەگیرا بەڵامی تر داوەر لێدانە سزاکە هێژمان نەکرد بەرشەلۆنە گۆڵی لێکرا بوو لە دۆخێکی خراپدا بوو و چەندین بۆ لە نزیک بلۆی گۆڵ دومی لەسەر تۆمار کرد بەڵام ئەم تیپە ورەی نەڕوخە ئەم تیپە جێمی دووەم باشتر یاتەوە یاریگا بەێستر هاتەوە یاریگا مامەڵەیەکی تەندروستری کرد وە گەڕانەوەشی ئەنجامدا هاوشێوەی چی؟ هاوشێوەی یاری ڤالێنسیا یاری ڤالێنسیاش سەرەتا گۆڵی لێ تۆمارکرا بەڵام تیپەکە گەڕانەوەی ئەنجامدا یاری ئەتلەتیک بلباو گۆڵی یەکسامووی لەسەر تۆمارکرا بەڵام تیپەکە لە خولەکانی جێمی دووەمدا گۆڵی بردنەوەی ئەنجامدا ئەم بردنەوانە چیمان پێ دەڵێ؟ ئەم بردنەوانە پێمان دەڵێ گەشتبین بن بەوەی کە هانزی فلیک لەگەڵ مەنزومەیەکی دروستە کار دەکات پێمان دەڵێ لەوەی کە بەرشەلۆنە هەنگاو بە هەنگاو دەیەوێت بگەڕێتەوە سەر ڕێچکەی سەرکەوتنەکان و بێتەوە بە بەرشەلۆنەی بەخوا نابێت علی من هەرەمەوە زۆر زەخت لە خۆم کەم بڵێم بەرشەلۆنەی سەردەمی زێڕینی گواردیۆلا بینینەوانێ زۆر بە ئاستەمێ بینم مەحاڵە یعنی مەحاڵە ئەو بەرشەلۆنەی سەردەمی گواردیۆلا دروست بێتەوانێ مەحاڵە ئەو بەرشەلۆنەیە کە نازناوی شەشی دەباتەوە لە وەرزەکە دروست بێتەوە کە نازناوی پێنجی دەباتەوە دروست بێتەوە کە کاکە کە جامی شا و لیگە و چامپیۆنز لیگ لە یەک وەرزا بەرز بێتەوە بە بڕوای من زۆر زۆر مەحاڵە لەم نزیکانە ڕووبدات تەنانەت نەگەم ساڵی داهاتوو ژەمە ڕووبدات چونکە بەجددی کەبیر دەکەیتەوە لە بەرشەلۆنەی ڕابردوو کەبیر دەکەیتەوە لەو کەرەسانەی کە یارییانە کرد لە بیر دەکەیتەوە لەو تەکتیکەی کە پلانیان بۆدان لەو تەکتیکەی بۆیاندا دەناو لەو تەکنیکەی یاریزانەکان کە جێبەجێیان دەکرد زۆر قورسە بیر بکەی توانێ ئەم کەرەسانەی ئێستا بتوانن ئەو شێوازە و بۆ تەطبیقکەن کە ئەو کاتە تەطبیق کراوە یعنی من چی هەرچی ئەمە هاوکێشەیە حەلکەم بەڕاستی خۆمە خەڵەتێنم ئەگەر ینی بڵێم ئەمە بەم جۆرێ بەڵام گەشتبینی هەیە بۆ داهاتووی بەرشەلۆنە ئامانجەکەی بەرشەلۆنە خوان لاپۆرتا ئەمساڵ زۆر ژیرانە لێ دوانیە وەکو پار نەهاوەکوی چاوی بڵێ وەڵام ساڵەمانەوێت چامپیۆنز لیگ و لالیگا بەرینەوە نە وتی ئێمە ڕکابەری پاڵەوانێتیەکان دەکەین و دەمانوێت نازناوە گەورەکان بەرینەوە بەڵام ئامانجی یەکەمی بەرشەلۆنە دەرخستنی یاریزانە لاوەکانەوە پشت پێبەستنە بە یاریزانە لاوەکە ئەمە ئامانجی یەکەمی بەرشەلۆنە تاوان ئەمە کەمکردنەوەی سترێسە لەسەر تیپەکە و لە هەمان کادا زۆر گرنگە بۆ کەمکردنەوەی پەستان لەسەر هانزی فلیک لەسەرەوەی کە یاریەکی دۆڕان یاریە یەکسان بوو یەکسەر ڕۆژنامەکان نێن بیکەنەوە بە هاتوور یا راپۆرتی گەورەی لەسەر بکەم بڵێن ئەمە واو ئەو هانزی فلیک بکەوێتەوە ژێرە فشارە ینی چاوی زۆر باشکرا مانگی دوو ساڵی ڕابردوو کەوتی دەستەکاری شێشمانێ هاتە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە قیامە قسەی تۆخێڵیش بوو هاو یەکسەر بە ڕۆژنامەنووسانیەکەم قسەکە کردیا و ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان وتی ترە و نەمەپرسن کەی بەردەوامە بی و کەی دوورە خرێتەوە کەی نەکەی من کۆتایی وەرز ڕایەنەداتی تیپەکە بەجێ دێڵم یعنی ئەوەندە بێزار بوون لە ڕاگەیاندنەکان ئەوەندە لە پرسیارەکانیان بێزار بوون ڕاستەوخۆ خۆیان ڕاگەیان وتیان کاکە خۆمان لێ بن کۆتایی وەرز ئێمە پۆستەکەمان بەجێڵن ئیتر بڕابڕە ڕۆژنامەنووسان و پرسیاریان نەما بۆیە ئێستەش بۆ هانزی فلیک هەمان دۆخە ئەبێ ڕاگەاندن لەم دۆخە دوور بکەوێتەوانێ چۆن لاپۆرتا و کاریگەری بەرشۆنە پشتی هانزی فلیکیان کردو هانزی فلیک بەو پەڕی دڵسۆزی و داواکاریەکانی کاریگەری بەرشۆنە و سەرۆکاتی بەرشۆنە جێبەجێ دەکات بۆ بەرەو پێشبردنی ئەم تیپە خەسپە لەسەر ڕاگەاندنەکانی کەتەلۆنیاش عقلیەتیان بەوە بشکێ کە دەڵێم عقلیەتیان بەوە بشکێ ئیتر لەم دۆخە تێبگەن چونکە زۆرترین پەستانەوان دروستی دەکەن عقلیەتیان بەوە بشکێ کە پاڵپشتی فلێک بن لەوەی کە لە 2 بۆ 3 ساڵی داهاتوو فلێک بەرشەلۆنەیەکی جوانتر بەرشەلۆنەیەکی بێسترمان نیشاندا و هێدی بەرشۆنە بگەڕێتەوە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان وەکو خاڵی سلبی لە بەرشەلۆنەیە نەبوونی کەرەسەی پێویستە ینی بۆ نمونە ئێستا وەکو یاریزانێکی لامین یاماڵ ئەگەر تووشی پێکان بێ هیچ بەدیلێکمان نییە لە بەرشەلۆنە و لە بەرشەلۆنە شاواری دە تووشی پێکان بێ ئەگەر یاریزانی چۆکو لیڤاندۆڤسکی کە 3 یاریە گۆڵ تۆمار دەکا و 3 یاریە سەرکردایەتی بەرشەلۆنە دەکا بە تۆمارکردنی گۆڵەکانی بۆ بردنەوە ئەگەر لیڤاندۆڤسکی تووشی پێکان بێ ئێمە هیچ بەدیلێکمان نییە لە بەرشەلۆنەدا
ڕافینا و تۆرس و ئۆلمۆ دەتوانێت لەو شوێنە یاریکە ڕافینا وجودیە بێ بۆ بەرشلۆنە باشترە. ئەوە تا دەبینین دیۆنگ چەندێکە پێکانە بناڕۆ لە یاری پێکرد، بەڵام وەتاویش تووشی پچرانی بەستەرەکانی و غیابیویشمان توش بوو بە دیلمان نییە. باشە چاوەڕێ گەڕانەوەی گاڤین ئەوە پیدری و هێدیە دیوا خەریکە دەکەوێتەوە سەر ڕێچکەی یاریکردن، بەڵام کاتێگەمانە کە ئێمە دەزانین لە وەرزەکەیە تووشی پێکانە بنانە بەدیلی کۆندی نیمانە کاڵێن بەدیل یعنی 100% وەکو یاریزانە من ئەوەم ئەوێ ئەوە تا کریستنسن تووشی پێکان بۆ بەرشۆنە لە ئێستایا بێریتیکازە، ینی نە دیۆنگی وجودیە نە بیناڕۆڵی جوجودیە نە ینی تیپەکەی نە کریستنسن وجودیە و یەک ژیری لە هانزفلیک ئەوەیە کە بەرشەلۆنە لە ئێستادا بە پێی شێوازی جیگم پرێس، چونکە خۆدانزان شێوازی جیگم پرێس ئاعتیمادکردنە سەر دوو ژمارە شەشە، واتە بێت دوو یاریزانی ژمارە شەش دەبێ یاری پێ بکەیت بۆ ئەوان تر هەمووی بۆ پێشەوە زەختێکی تاو لەسەرم دوو ژمارە شەشە بێ. ئەمە هاوکاری بەرشەلۆنەی کردووە کە کەلێنی دیۆنگ و بۆ نمونە لە داهاتوو بیناڕۆڵ و گاڤیۆمانە دەرنەکەی ئەگنا دڵنیا بە لەوەی کەلێنێکی گەورە دروستە بێ گەرم شێواز یاریکردنە نەبێ گەر دوو ژمارە شەش لە بەرشلۆنە وجودی نەبێ. بۆیە من بڕوام وایە بەرشەلۆنە ئەوەی گۆڵپارێز نەک بەدیلینە هەر گۆڵچی یەکەمیشینی، ینی بەجددی من پێدان ناڵێم تیرشتیگن شانی گۆڵپارێزی یەکەم نییە لە بەرشەلۆنەدا، بەرشەلۆنە گۆڵچی یەکەمیشی نییە. کە من بیر دەکەمەوانێت تیپێک 38 هەفتە هەشت یاری چامپیۆنز لیگ بۆ نمونە 4 یاری جامی شای ئیسپانیا کە بیر دەکەیتەوانێت ئەم تیپە و بەم پێگاتەوە بەم یاریزانانە زۆر قورسە و دۆخەکەی زۆر خراپ لێشێوێ. تەنها ئەوەیە کە بەخت یاوەری بێ ئەم تیپە ڕکابەرەکانی ئەوە بە ئاسانی خاڵە دەست بن و خۆشی یاریزانی تووشی پێکان نەبێت، چونکە یاریزانی بەرشەلۆنە مەجای تێدا نیە بۆی ئەو فشارە زۆرەی ڕاهێنەر لێیان داوا دەکات لە کاتی یارەکانەوە لە کاتی ڕانانەکانەوە دەکەونە ژێر زەختێکی زۆرانێ تووشی پێکان دەبن لە وەرزەکە. ئەمە گەورەترین کێشەیە بۆ بەرشەلۆنە، بەڵام هاندەری بەرشەلۆنە پێویستە گەشتبین بێ بەم تیپەی مەرجیە تۆ ئەمساڵ بە خەونەکانە بگەی، بەڵام تۆ گرنگەوەی ئێستا کۆمەڵی خاڵی ئیجابی لە بەرشلۆنە دەبینی، کۆمەڵی خاڵی باش لە بەرشلۆنە دەبینی، کۆمەڵە گۆڕانکاری گەورە لە بەرشلۆنە دەبینی کەمای دڵخۆشیە، کەمای ئەوەیە کە تۆ هیوایەکت بەم تیپە هەبێ، هیوایەکت بەم شێواز یاریکردنە هەبێت، چونکە بەرشەلۆنە سەرمەشقی یاریکردنی پۆزیشنال پلەیە و یانی دڵخوازی هۆڵندەکان و شێواز یاریکردنی تەواحینی هۆڵندایە. بۆیە زۆر گرنگە کە ئەم گەشتبینیانە لە هاندەری بەرشلۆنەدا دروست بێ و ستێپ بای ستێپ میدیاکانی کەتەلۆنیا واز لە هانزفلێک بێنن لە 2 ساڵی داهاتووە بەرشەلۆنەیەکی بێز و تۆقەنەرمان بۆ دروست بکات، بەڵام ئێستا هێدی بەرشلۆنە ئیشەکانی خۆی بکات. دێمە لای بەشێک لە کۆمنتەکان وەڵامی هاوڕێیان دەدەمەوانێ و دواتریش باسێک لە ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید دیش دەکەین. کاک محەممەد ڕزگار پێما بێ ڕوونکردنەوەی تاوەما من حەز دەکەم کۆمنتەکان لە دوای قسەکانی منەوە بنووسێ لە بەروی کۆمەڵە کۆمنت کەی خوێنمانێ من باسیۆم بۆ کردوون ئەڵێ ئاسی بەرشۆنت پێچۆنە و پێ دوای فلێک کاری باشی کردو هەموویم بۆ ڕوون کردیتەوە. کاگاوکارەڵێ من و کوهاندەرێکی ڕیاڵ مەدرید مادام بەرشلۆنە یاری ڤالیکانۆی بردەوە لە ناو یاریگای ئەوان ئەمساڵ جیاواز دەبێت لە لالیگا، بەڵام بۆ چامپیۆنز لیگ نا. سڵاو کاکە سیامەند. پینکی بڕوا ناکەم ڕیاڵ مەدرید پێویستی بە هیچ جاریزانێکی تر بێ، پێگاتەکەی زۆر دۆکمە و کاملە. کاکە چییە؟ نانە کاکە چیاڵێ بەرشۆنەوەندە زۆر ناڕوونە بە باشی وە هەست دەکەم تیپەکە لەگەڵ سەردەمی چاوی چی وای نەگەڕاوە وەڵا لە بەرشۆنە زۆر شت گۆڕاوە، زۆر شت گۆڕاوە، زۆر خاڵی ئیجابی هەیە لە کاتێکا هیچ مێرکاتۆیەکی پێویستیش بۆ هانزفلێک نەکراوە، بەڵکو فلێک هاتووە لەسەر ئامانجی کاریگەریانەکە هیچ لەگەڵم تیپاکەەوە زۆری ژەم تیپەی بەرەو پێش بردووە بەو سیاری کە ئەنجامی داوە، بەڵام بۆ داهاتوو من پێم وتی بەرشۆنەم کێشانەی هەیە و تووشی شێوێ. کاکە نەبیلگیان قوربانت بم، سوپاست دەکەم.
من هەروەکو هەموو هەمیشە وتومەوە ئێڵێم وانێ یاڕەبی بۆ هەر لایەکمان ئەوەی کە خێری تیان ئینشاڵڵا خوای گەورە لێمانی نزیکاکەێتەوە بەنسیبمانە بێ ئەوشی کە خێری تیانی ئینشاڵڵا خوای گەورە لێمانی دوور دەخاتەوە و ئەگەر خۆشمان حەزێک لە دڵمانە دروست بێ بۆ ئینشاڵڵا خوای گەورە بەنسیبمانی ناکات چونکە شەر نییە تۆ شتێک خەون و خولیاو بێ بەدیبێنی خوای گەورە ئاگای لە نیەتی دڵەکانەوە مرۆڤەکانی خۆشەوێ و دڵنیا بە لەوەی چی باش بێ ویان تووشەکە هەمیشە باشترینی بۆ مرۆڤەکانەوێ ینی من قەناعەتی کولیم بەوە هەیە ڕەنگە زۆر شت بوترێ لەم لاولا من سوپاسی یەک بە یەکتانەکەم بەڵام دڵنیا بن لەوەی من هەر کارێک دەیکەم ئامانجێکم لێ هەیە و ئەو ئامانجەشم لەخوا بەزیابێ یعنی هاتوومەتە ئەم کارەوە لە کاری میدیالەوەی دەستم پێکردو لە بەرنامەکان و لە شیگارەکان لە زۆربەی زۆری پێکاومە ئیترەوەی تریش ئێمێنێتەوە سەر نسیبی ئەڵڵا من سوپاست دەکەم کاکارامەڵێ بەرشۆنە یاریزانەکانی هەمووی تووشی پێکام منجا مێرکاتۆکە بەریزانی لە ماسە لاپتاڵ لە هیچ خۆناغێک نابرێت بەڵێ دۆخەکە زۆر قورسە بەڵام گەژبینیەکان لە بەرشلۆنە هەن یەک شکست بەسە بۆی کە شتە خراپەکان لە بەرشلۆنە دەرکەون بەڵام ئەگەر لەو کاتەیە ڕاگەیاندەکان و کاریگەڕی بەرشلۆنە پشتی یان زفلێک بکەوێن بگرن بەرشلۆنە وردە بارودۆخی وەردەگرێت چونکە ئەنزفلێک بەرپرسیارەتی نیە سەر نیەم ساڵ هاتووی چی مەرکاتۆیەکە بۆ کردووە پاریژ نازناوێکی نەبردووە من پێشتریش لە هاتنی فلەکە بۆم باسکردن پاریژ نازناوێکی نەبردووە ئەم ساڵ هاتووی مەرکاتۆیەکی گەورە بۆم تیپە نەکردووە یاریزانی زۆری شت لێ ڕۆشتووە لە بروی داوای چی لە فلیکەکەی بەتەمای فلێک چی بۆ بکە فلێک هیچ بەرپرسیارەتێکی لەسەر نێگەر کۆتایی وەرزیش هیچ نازناوێک نەباتەوە تەنها کۆمەڵە یاریزانی لاو دەرخا و تیپێکی باش بۆ بەرشۆنە دروستکە بۆ داهاتوو ئەمە ئامانجی یەکەم و فلێک و سەرکەوتنی فلێکە نەکبردنەوەی نازنا ئەروەڵا کاک بەختیار پێکانی هەموو یاریزانێ بارودۆخی نەخوازرا و دروست دەکا کاکە ڕێبینەڵێ ڕیاڵ مەدرید پێویستی بە ناوەڕاستە کاک محەممەد تاڵی باسییان زفلێکمان کرد ئەکرێ بۆ داهاتوو قسەی زیاتری لەسەر بکرێ کاکە شێوان ئەڵێ مانسەرەتی دۆگارتی بە 65 میلیۆن دەکرێت بەرشۆنە ئۆڵمەی بامان پارەکرەسیە و دوو عەقڵیەتە یانەکان ئینگلتەرا پارێکی بەشمان لە یاریزانی یاسایی داخەرج دەکەن و دواتر بێسوود دەرەچێ خۆی ئەوە بابەتە پەیوەندی هەیە بە سەرۆکی یانەکانی ئینگلتەراوە کە زۆربەی زۆریان خەریکی پارەسپیکردنەوەن و پارەیەکی زۆریانەیە بۆ یانەیەک لە ئینگلتەراکردنەوە لە ڕێەوە بزنسەکەشیان درێژە پێێن و یاریزانەکردن و یاریزانە فرۆشن بەڵام ئەمە لە ئیسپانیا وجودی نییە فەیزوڵڵا بەڵێ بەرشلۆنە پێویستی بە لیڤاندۆڤسکی گەنجە ئەم لیڤاندۆڤسکیەش ئەگەر بەم جۆرە بەردەوام بێ عیبی نیە ئەگەر بە دوو یاریش بیکا بە گۆڵی هەر عیبی نیە کاک مەحسینەڵێ بەرشلۆنە بەرەو گۆڕانکاری زۆری کردووە جێدەستی دیارە کاکە پێشەوە بەخوا زۆربەی بەرنامە باسی چێڵسی یەکەم بەڵام جارێ هەڵسەنگاندنی کۆتایی چێڵسی من سەرەتای ڕانەرەکەیەتی بە دوو یاری ناتوانم بەم جۆرە باسی بکەم و لەبەرەوەی چێڵسیش وەرزی ڕابردوو یعنی هەر نەگەیشتۆتە چامپیۆنزیک تۆزە دۆخەکە قورسە و هێشتا چێڵسێر لە مێرکاتۆیە کۆتایی پێناوەسە بۆ نمونە بەرشۆنە پێکاتەکەی یەکلا کردوتوانێ و ئەنجامەکانی لە ئیسپانیا مای گەشت بین بەڵام چێڵسی ژێمە لە پێش یاری سیتی باسمان کرد و لە دوای یاریش باسمان کرد کاگعلیەڵێ ئەگەر ئێستا چاوی ڕانەر بووە ئەم سیارەیە یەکسانە بوو یانەی دۆڕان ڕۆشتنی چاوی زەرەریدا لە ڕیاڵ دەستخۆش کاکە سیروان ئەڵێ فێرمن لۆپێ زیادەیەکی باشە بۆ پێگاتەکە پێم وایە بە لایەنەکانی داهاتوو و جودی لۆپێ زیادەیەکی باش دەوێت بۆ فلێک بەڵێ بە تایبەتی لێڵی ناوەند کاک وریاجارە هیچ هەواڵێکی تازە نیە تەشخیصی دەرنەچووە بەڵام زۆربەی ئاماژەکان کۆکن لە سەروی بەرناڵ تووشی ڕیبات سەلیبی هاتووە وەڵای کاک محەممەد تاڵیب سەرێکی بەرنامەکە بکەرەوانەیە بیدایەتی ئەم بەرنامەی ئەمڕۆ باسی چامپیۆنزیگم بۆ کردوون لەوەی کە تریپشەکە چۆن نەکرێ لیڤەرپوڵ چێ دەکرێت لیڤەرپوڵ هێشتا هەر بە دوای یاریزانی کیرتیکازەوە هەوڵ بۆ چاویش بۆ چێزاش دەدەن کاکە حەسەجانێمە بڕیارمان لەسەر بەرشلۆنە نایەوە باسی من قەت بڕیار لەسەر تیم نایە گەرەوە لە مەفهومی من تێبگەن لە شیگارەکە من هەمیشە
باسی خاڵە باشەکانی ئەم تیپاکەم کە لەم سیاریە ئەنجامی داوە و باسی خاڵە لاوازەکانەکەم و باسی و کێشانەکەم کە ئەگەرە لە داهاتوو توش بێ ئەنجە باسی و تموحاکەم ئەگەر لەسەر ئەم ڕیتمی ئەم سیاریە بەرداوام لەم تیپە بەم جۆرێ هەڵەی بەخوا من بەو جۆرە باز ناکەم. کاک مستەفان بەڵێ منیش پێم وایە پەنارتی یەکەمی بۆ بەرشلۆنە. کاک محەممەد طەیب ئایپادەکەی بەردەمم زۆر وردە ینی ناقم مەگرێکە ببوورەکە بە تاالب خوێنمەوانێ. کاکە یوسف ئەڵێوە کاک محەممەد بەرشلۆنە یاخود چێلسی چی لەم هەموو یاریزانەیەەکە کە 50 یاریزانی هەیە. چییە کۆمنتەکان ئێستا زۆرە بن بەخوا. کاک دلێر بەرشلۆنە بە هیچ جۆرە بە شێوازی تیکی تاکە یاری ناکە. بەرشلۆنە بە شێواز یاریکردنی گوگنپرێسی ئەڵمانی یاریەکە. ئەوەی پێیوتی بەرشلۆنە تیکی تاکە یاریەکە. ئەوەی پێیوتی بەرشلۆنە پۆزیشنەڵ پلەی یاریەکە دڵنیا بە لەوەی کە با من بەو لەجێ قسەنەکەم دڵنیا بە لەوەی کە لە ئیشەکە حاڵی نییە. بەرشلۆنە بە شێوازی گوگنپرێسی ئەڵمانی یاری دەکات. هانز فلیک شێوازی گوگنپرێسە لە حاڵەتی ناچاریە ئەگەر دەرکەوێ بچێتە سەردۆخی پلانی کاتۆناچۆیە بچێتە سەردۆخی پۆزیشنەڵ پلەی بەڵام بە هیچ جۆرێگەسە بەرشلۆنە لەسەر ڕیتمی هانز فلیک دەڕوا لەسەر شێوازی هانز فلیک دەڕوا شێوازی هانز فلیکیش دوورە لەم تیکی تەکایی بە کە باز دەکرێت و ببورن بە جۆرێکیش لە جۆرەکان دوورە لە پۆزیشنەڵ پلەی. ریال مەدرید زۆر هاوڕێ پرسیار لە ریال مەدرید دەکەمە بەرنامەکانی ڕابردوش باسێکمان لە ریال مەدرید کرد. ریال مەدرید چەندە بەرشەلۆنە کاتیەوە ناتوانێت سەڵسەگانی بۆ بکەی ریال مەدریدیش کاتیەوە چونکە ریال مەدرید پاڵەوانە سترێسی پاڵەوانبوونی لەسرە. ریال مەدرید سترێسی هێنانی باشترین یاریزانی لەسرە کە کیلیان مباپێ هێناوە. ریال مەدرید یەکێک لە باشترین ناوەندەکانی گیانی لە 15 ساڵی ڕابردووە لێ ڕۆشتۆ کە تۆنی کرۆسە. بۆیە ئەمانە هەڵسەنگاندن لەگەڵا بەم دۆخە خێرایە نابێ و ناتوانین تۆ بەم خێراییە بە ئەمە گۆچانێکی ینی سەحراوی نییە تۆ یەک سەفرەی تۆ مشتێکت بۆ گۆڕێ نەخێر پێویستی بەکاتە پێویستی بە گونجانی زیاترەوە پێویستی بەیشکردنی زیاترە تاوەی گۆڕانکارەکان لە تیپەکەدا ببینرێت. بۆ ئەتلێتیکۆ مەدریدیش هەمان قسە ڕاستە بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە خاڵی بێست کە لە دوا خاڵدا دەمەوێت باسی بکەم. ئێمە لە ئیسپانیا ئەم ساڵ دڵخۆشین کە ڕکابەری سیانە دەبینین تۆمۆحی بەرشەلۆنە هەیە بۆ سەرکەوتن و بردنەوە بە دەزێنانی سێخاڵ یارەکان. تۆمۆحی ئەتلێتیکۆ مەدرید هەیە بۆ بردنەوە بە دەزێنانی سێخاڵ یارەکان و تۆمۆحی ریال مەدریدیش هەیە بۆ بردنەوە بە دەزێنانی سێخاڵ یارەکان. ئەمەش بۆ ئێمەی بینەر لە کۆتاییدا بینینی زۆرترین چێژە و بینینی بێسترین ڕکابەریە لە تۆپی پێ. شیکاری وەرشی بە کۆتا دێنم. شاد و کامەران بن خواتان.